يكفرون بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين. بناوی خی گەورە و میهرەبان خۆشەویستان ئازیزان دووبارە بە خێرایی ویلایەتەکانەکەی خی گەورە پاداشتی بەخێرتان داتەوە داواکانی لە خۆی پەروەردگار ئەم مەجلیسەمان بە مەجلیسی دیکە بۆ بگەڕێ ئینشاءالله. و پێشتریش هاوکارێکی باشی کوشتان بوو بە تایبەتیش هاوکاری ئەم ناوەندەی ئێمە بووە. خۆشەویستان بەیان بەستۆ وەیەکم نزیکبوونەوەمان لە مانگی لە جەژنی پیرۆزی قوربان بە هەمان شێوە لەم نۆ ڕۆژەیە عیبادەتی بکەین چۆن بە ڕۆژ و بیشی بکەین چۆن ئێمە وەکو موسڵمان پێمان خۆشە خۆمان ئەجر و پاداشتێکمان هەبێت و کۆمەڵێک زاد و زەخیرە بۆ قیامەتی خۆمان کۆکەینەوە ڕۆزەکانمان لەم ئەجر و پاداشتە بێبەش نەبن ڕاستە هەموویان نەیانتوانیەوە لەبەریکەن بەڵام هەندێکیان دەڵێنە مەتەنا فێری خوێنەوە بین و هەندێکیشیان ئاەتێکیان لەبەر کوردانی ئەمڕۆیانە وەکو مەڵبەندی چەمچەماڵ زۆر بەخۆشحاڵین کە لەگەڵ دایکان و لەگەڵ خوشکە بەڕێزەکانمانە ساڵێکی تر لە تەمەنی ئەم ناوەندەمان بە ناوی ناوەندی پێنووس بەڕێەکەین. بە ناوی خی گەورە و میهرەبانەوە ئێمە هاتینە ئەم قوتابخانەی کۆمەری چەمچەماڵ هیچمان نەزانی بەخۆ نەمانەزانی دووش بنووسین لەخوا بە زیاد بێ دەستخۆشی لە هەمومان وەستاکانەکەین فێر هەموو شتێکمانیان کردە لەخوا بە زیاد بێ ئینگلیزیە خوێنین ناو خۆمان ئەنووسین و خوێنینەوە لەخوا بە زیاد بێ هەموو شتێک ئەزانین داوای دەستخۆشیان لێکم داوا لەو کەسانەکەم وا لە ماڕۆ دانیشتن بە ئێماریان بۆ بە پیری ئەڕۆن بۆ بە پیری ڕۆن بە قوتابخانەی و چیتان ماوە تازە ڕۆن ئەخوێنن ئێمە شەڵێم قەیناگە هەتی چۆنە بێ بەشەر هە بخوێنێ باشترە لەوەی دانشێ لە ماڕەوە داوا لەوانەیە شەکەم وا لە ماڕۆ دانیشتنەوە کێمە بێن بۆ خۆیان لەم قوتابخانە فێر ڕۆشنبیری بن فێر نووسین بن فێر خوێنەواری بن. وەڵا ئیمساڵ هاتوومە بەڵێ والله فێر بوومە ئیتر پیتە قورعانەکان فێر بوومە خوێنەواری کوردی ئیتر عەرەبی زۆر دەستخۆشی لە مامۆستاکانەکەم لە هەمویان لە مدیر و زۆر باشە یعنی زۆر باشیش فێر بووینە یعنی ڕۆژ بە ڕۆژ کە دەرزیان پێ ئەوتین یعنی وشە بە وشە فێرە بووین ینی زۆر باشە زۆر ڕێز و سڵام بۆیان هەیە بۆ مدیر بۆ مامۆستا دەستخۆشی لە هەمویانەکەم دەستخۆشی لەم کەناڵاکەم 6 ساڵە لەم ناوەندە ئەخوێنم سوپاس بۆ خی گەورە و دەستی مامۆستاکانش خۆش بێ کە ئێمە نەخوێنەوار بووین سوپاس بۆ خوا کە ئەم هەلەیان ڕەخسان بۆ ئافرەتی نەخوێنەوار هاتووینە لێرانە ئەخوێنین سوپاس بۆ خی گەورە زۆر باش بووینە و ئەلحەمدوسەنە دەستخۆشی لە مامۆستاکانمان ئەکەین کە بە زۆر بە جوانی وانەمان پێ ئەڵێنەوە چەند جار بە خوشکانی ترم وتەون ئەم هەلە لە دەستان با نەچێ وەرن فێری خوێنەواری بن یعنی کە ئێمە دێن بۆرە زۆر دڵمان خۆشە فێری خوێنەواری بووینە لێرانە سوپاسی خوا ئەکەین کە ئەم هەلایان ڕەخسانە نمونەیان زۆر بێت جێگای خۆیان کردوتەوە لە دڵی هەموو نەخوێنەوارەکانایە سوپاسیانەکەین دەستیان خۆش بێ و نمونەیان زۆر بێ. بە ناوی خی گەورە میهرەبان سوپاس بۆ خی پەروەردگار بە فەزڵ و منەتی خی پەروەردگارەوە ئەم ڕۆژ ساڵی هەشتەمی ناوەندی پێنووسمان بە کۆتا گەیان بە سەرکەوتویی ئێمە لەم ناوەندەدا سەرەتا وەکو خولێک ئەم ناوەندەمان دەست پێ کرد وەکو خولێکی چەند مانگە بە فەزڵ و منەتی خی پەروەردگارەوە لە خولێکەوە بوو بە ناوەندێک ئەم ناوەندە 8 ساڵە ئێمە بەردەوامین لە ناوەندەکەمانە ئەو مەنەجانەی کە ئێمە ئەیخوێنین لە پۆلی یەکەوە تاوەکو 8 کوردی قوتابخانەکانە خوێنین بەڵام عەرەبیمانەیە لە پۆلی یەکەوە تاوەکو پۆلی 4 کوردیمانێ عەرەبیمانێ بیرکاریمانێ لە پۆلی 4ەوە تاوەکو پۆلی 9 بە ئیزنی خوا بەتەماین کوردی و عەرەبی و ئینگلیزیمانە بێت لە ناوەندەکەمانە ئەم ساڵی هەشتەممان بە کۆتا گەیان بە ئیزنی خوا بەتەمان یعنی لە ساڵی نۆیەم کۆتایی پێبێنین و هەروەها ئێمە لەم ناوەندەمانە کۆمەڵێک چالاکیمان هەیە بەهارە گەشتمان هەیە بۆ فێرخوازەکانمان و خولیان بۆ ئەکەینەوە کۆڕ و سیمینارمان هەیە و لە کۆتاییشتا ئێمە دوو ئاەتی کۆتایی سوڕەی بە قەڕەمانۆک و پێشبڕکەیەک بۆ فێرخوازەکانمان ئەنجامدا بوو کە کۆمەڵێک فێرخوازی باش دەرەجەی تەواوی هێنا بوو ئێمە دیاری و خەڵاتمان بۆیان ئامادە کردووە و ئەیاندێنێ و داواکارین لە هەر خوشکێک هەر کەسێک کە لە ماڵەوەیە بۆ ئەم ناوەندە ئێمە بۆی فێر لە تاریکیەوە بەرەو ڕووناکی فێری خوێنەواری بێ ئینشاڵڵا ئێمە لە خزمەتی هەموو خوشکانین داواکارین لە خۆی پەروەردگار بەرەکەت خوێندەکار و کردەوەکانمانەوە ئینشاڵڵا.